خۆشەویستان بەخێربێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. میوانە خۆشەویستەکانی ستۆدیۆ، ئێوەش بەخێربێن بەڕێزان خۆشەویستان. خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێی ئەستێرەکانی زانکۆ بە دیداری ئێوەی ئازیز شاد دەبم. وەک دەزانن لە هەر بەرنمەیەک دوو زانکۆ بەشدارە پێش بڕکێ دەکەن. و بەرنمەکە پێک هاتووە لە سێ بەرگە. بەرگەی یەکەم پرسیاری خێرا. پرسیارێکی خێرا ئاسانە. پرسیارەکە هیچ خاڵێکی لەسەر نییە. کام لە زانکۆکان زووتر وەڵامەکەیان زانی مافی ئەوەیان هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرن. قۆناغی دووەم قۆناغی کەتەگۆریەکان 12 کەتەگۆریە. هەر کەتەگۆریەی دوو پرسیاری تێدایە و هەر پرسیارەی دەخاڵی لەسرە. کۆتا قۆناغ قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تا کەسی لە هەردوو زانکۆ دوو بە دوو دێنە لای من. هەردوو کەسێک سێ پرسیاری لێ دەکرێ، هەر پرسیارەی 5 خاڵی لەسرە. خۆشەویستانم پێشەوەی دەست پێ بکەین ئەمەوێت بە خێرهاتنی هەردوو زانکۆ بکەم زانکۆی پۆلە تەکنیکی دهۆک. عیماد بەرەکات تەمەن 21 ساڵ، تابی قۆناغی سێمی بەشی تەکنۆلۆژیای دارایی و ژمێریاری. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. ئومێد سامی تەمەن 22 ساڵ، تابی قۆناغی سێمی بەشی ڕۆژنامەوانی ئەلکترۆنی. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. دەخیل مەتۆ تەمەن 27 ساڵ، قوتابی قۆناغی دۆمی بەشی دەرمانسازی. ئارەزووی ئەوەیە دکتۆرا بەدەست بێنێت لە بواری دەرمانسازی. ئەیوب عەبدوڕەحمان تەمەن 30 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی تەکنیکی ئەندازیاری. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. وڵاتمان بوو فێری بوو سەرکەفتنێ و هەر سەرکەوین. ئینشاءڵڵا دێ سەرکەوین. ئارمانجامە سەرکەفتنە. ئینشاءڵڵا دێ سەرکەفتن بوومە بیت. وەک سەرپەرشتی قوتابیەت زانکۆیامە بۆ پشکداریت بەرنامەی ئەستێرەکانی زانکۆدا توێ باوەڕێداینە کودی سەرکەفتنە دەستخۆبەینی. و زانکۆی عێشق. هەژار پێشەوە تەمەن 25 ساڵ، قوتابی قۆناغی سێمی بەشی کارگێڕی کار. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە بزنسمانێکی سەرکەوتوو. ئەحمەد ئازاد تەمەن 18 ساڵ، قوتابی قۆناغی یەکەمی بەشی پزیشکیدان. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە پزیشکێکی سەرکەوتوو. سۆما فەرهەنگ تەمەن 22 ساڵ، قوتابی قۆناغی دۆمی بەشی پەیوەندی نێودەوڵەتی. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە دیبلۆماتکار. کەیوان محسن تەمەن 23 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی پەیوەندی نێودەوڵەتی. ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە دیبلۆماتکار. لە زانکۆیش خۆ هاتوین بەشدارین لە ئەستێرەکانی زانکۆ. ئەگەر یەکەمیش نەبین هیوادارم دوام بێت. هیوادارم لە کەلەو بەرنامە تیپی من سەرکەوتوو بێت و بە سەرکەوتووی بەجێ بێت. ئینشاڵڵا زانکۆ ئێمە سەر دەکەوێت ئەمڕۆ. بۆ بردنەوە هاتوین هیوادارم سەرکەوین. ئەو قوتابانی کە هەڵمام جۆرەمە زۆر دڵنیان لە توانەکانیان و دڵنیان کە سەر دەکەون و هیوایەکی زۆرمان پیانێ و بە دڵنیاییەوە سەرکەوتوو دەبین. خۆشەویستان گەڕاینەوە دووبارە سڵاو. پرسیارەکە بۆ ئێوە. پرسیارەکە دەڵێ دامەزرێنەری ئیمپراتۆریەتی سەفەوی کێ بوو؟ ئیمپراتۆریەتی سەفەوی. ئەوەی دەیزانێ بۆ تۆنەکە داگرێ. پۆلۆ تەکنیکی دهۆک. شاه صافیەدین. کێ؟ صافیەدین. سەفیەدین. بەلێ. صەفادین. بەداخەوە وەڵامەکە هەڵەبوو شا ئیسماعیلی سەفەوی. شا ئیسماعیلی سەفەوی وەڵامە ڕاستەکە بوو بەو شێوەیە. پۆلە تەکنیکی دۆک نەیانزانی کەواتە ئێمە ئۆتۆماتیکی ئەچین بۆ زانکۆی عێشق. زانکۆی عێشق مافی هەڵبژارنی یەکەم کەتەگۆریان هەیە. چی هەڵبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. لە جوگرافیا ئەی و بی هەیە. کامیان هەڵبژێرن؟ ئەی. ئەی. کام لەمانە گەورەترین شارە لە کیشوەری ئەفریقا لە ڕووی ڕووبەرەوە؟ ئەی تەرابلوس، بی قاهێرە، سی لاگوس، دی نایرۆبی. سی چرکەتان هەیە.
هەڵبژاردننی ئێمە بی قاهرە بی قاهرە کۆتا وەڵام کۆتەوە زانکۆی عشق ئەڵێن بی قاهرە زانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ وەڵامەکەتان ڕاستە بە وەڵامە ڕاستە زانکۆی عشق بوو بە خاوەنی دەقاڵ پۆلۆ تەکنیکی دهۆک کاتەگۆریەک هەڵبژێرن کیشکی بیرکاری بیرکاری بیت جواب برا بیرکاری بیت بیرکاری بیرکاری بیت بیرکاری بله لە بیرکاری وەک دەزان ئەی و بی هەیە بلای بیت ای ئەی ڕەگی دووجای 256 چەندە ئەی 12 بی 16 سی 24 دی 14 16 بی 16 16 کە وەڵامەکەتان زانی پێویست ناکە دەست بنێن بە بۆ تۆنە تمام کۆتا وەڵام بی 16 بله 16 بزانین بی 16 وەڵامێکی ڕاستەیە هەڵێ وەڵامەکەی زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک زۆر ڕاست بوو بوون بە خاوەنی دەقاڵ زانکۆی عشق چ کەتەگۆریەک هەڵبژێرن جوگرافیا دووبارە جوگرافیا دووبارە جوگرافیا لە جوگرافیا تەنها یەک پرسیار ماوە کەواتە جوگرافیا بی کام وڵات بە پلەی یەکەم دێت لە ڕووی زۆری پاشەکەوتی نەوت لە ڕۆژهەڵاتی ناوڕاستدا ئەی عێراق بی سعودیە سی ئێران دی جەزائر سی چرکەتان هەیە دوا وەڵام وەڵامی بی سعودیا دوا وەڵام وەڵامی بی سعودیە بزانین وایە زۆر ڕاستە مەملەکە العەرەبیە سعودیە زانکۆی عشق بوون بە خاوەنی بیسقاڵ ئێوە چ کەتەگۆریەک هەڵ ئەبژێرن بیولوژی بایۆلۆجی بله کنایی بیت چی کاری لە بایۆلۆجی ئەی و بی هەیە بلا بی بیت بڵاو بیبی ئەو بەشەی زانستی بایۆلۆژی کە بایەخ بە لێکۆڵینەوەی کە ڕوو دەدات چی پێدەگوترێ ئەی بۆتەنی بی ئەناتۆمی سی بەکتریۆلۆژی دی مایکۆلۆژی تاکیدی سی چرکەتان هەیە فطرياتنا فطرياته فطرياتنا مايكولوجي 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 لا تاكيد نادية بوتاني علم النبات اناتومي علم التشريحات التشريح بكتيريولوجي علم الاحياء المجهريه بكتيريا مايكولوجي دي مايكولوجي دي مايكولوجي بی دي مایکۆلۆژی دی مایکۆلۆژی بزانین وەڵامەکەتان ڕاستە دیسان پۆلیتەکنیکی دهۆک وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی بیسقاڵ پێش پڕچێکە گەرمە دوو زانکۆ کۆمەڵی قوتابی زیرەک زانکۆی عشق چی هەڵدەبژێرن لوجيك شنو لوجيك؟ لوجيك؟ لوجيك لۆژیک تمام بڵێ لۆژیک. ليه كيف هەڵبژاردننی ئەوجارەمان لۆژیکە لۆژیک لوجيك بەڵێ ئەی بی ورينا كيف خط
طبيعي أي لۆژیک ئەی ئەگەر نیوەتیرەی بازنەیەک لە سەدا 20 زیاد بکرێت ئەوە ڕووبەرەکەی چەند لە سەد گەورەتر دەبێت ئەی لە سەدا 40 بی لە سەدا 20 سی لە سەدا 44 دی لە سەدا 56 سی چرکەتان هەیە وەڵامی ما ئەی سەداتل ئەی سەداتل لە سەدا 40 دڵنیان بەڵێ کۆتا وەڵامیان ئەی لە سەدا 40 بزانین وەڵامەکەتان ڕاستە بەداخەوە وەڵامەکەتان هەڵەبوو وەڵامی ڕاست لە سەدا 44 خاڵەکانتان وەک خۆی دەمێنێتەوە 20 خاڵ زانکۆی پۆلی تەکنیکی دهۆک چانسیەوەتان هەیە خاڵەکانتان بەرزکەنەوە کاتەگۆریەک هەڵبژێرن بایۆلۆژی هەر بلا بۆلۆژی بیت بایۆلۆژی بایۆلۆژی حیوان لە بایۆلۆژی تەنها ئەی ماوە کەواتە ئەی زانستی بۆتەنی لێکۆڵینەوە لەسەر کام لەمانەی خوارەوە دەکات ئەی مرۆڤ بی ئاژەڵ سی گیا دی خوێن سی چرکەتان هەیە گیا سی سی گیا شتاکاتتان زۆر مابوو بزانین وەڵامەکەتان ڕاستێ هەڵێ زۆر ڕاستە زانکۆی پۆلی تەکنیکی دهۆک دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ زانکۆی عشق جوگرافیا و بایۆلۆژی نەماوە چ کاتەگۆریەکی تر هەڵدەبژێرن مێژوو مێژوو لە مێژوو ئەی و بی هەیە ئەی ئەی کەیوان ئەڵێ ئەی شەقلاوە ساڵی چەند بوو بە قەزا ئەی 1950 بی 1952 سی 1954 دی 1956 سی چرکەتان هەیە ما برندی دی دە چرکەتان ماوە زوو وەڵامێکمان بنێ دی زوو وەڵام دی 1956 سی نە گوتی دی گوتی گوتت دی وەڵامی سی کامتانەوێ سی. سی 1954 سی کۆتا بۆ ناگەنە ڕایەکی دەستە جەمعی هەر یەکەی لەلایەک شتێک ئەڵێ سیان دی سیان دی زوبن سی 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 تا سی ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستێ هەڵێ بەداخۆ زانکۆی عیشق وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست 1952 خاڵەکانتان هەروەک خۆی دەمێنێتەوە کە بریتیە لە 20 خاڵ زانکۆی پۆلی تەکنیکی دهۆک بیرکاری کەیفەوە بیرکاری بیرکاری لە بیرکاری تەنها بی ماوە کەواتە بی بیرکاری شێوەی ئۆکتاگۆن چەند لای هەیە ئەی 6 بی 7 سی 8 دی 9 سی چرکەتان هەیە نه پنتاگون هشت پنتاگون پێنجە پنتاگون پێنجە ئۆکسۆگۆن ئۆکسۆگۆن ئۆکتۆگۆن ئەس بژم هەشتا نونان ئۆکتان نونان دیکان ئۆکتان ئۆکتۆن ئەس بژم هەشتا هشتا بەس پێشویشی چەند لا هەنە چەند لە هەنەیە درستە بژم هەشتا ئەس بژم هەشتا زوو وەڵامێکم بنێ هشتا هشت بس سی هەشت هشت سی هشت سی 8 درست عین ببر تبع بزنم زۆر دڵنیانە بوون بەڵام با بزانین وەڵامەکەتان چاوایە
ڕاستە و دەخەڵتان بەدەست هێنا بەزانینیان پرسیار و کۆی خاڵەکانتان چل خاڵ. زانکۆی ئیشک چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ تەکنۆلۆژیا تەکنەلۆژیا. لە تەکنەلۆژیا ئەی و بی هەیە؟ ئەی کاتێک کۆمپیوتەردا دەگیرسێنیت کام بەشی یەکەم جار بەکار دەکەوێت؟ ئەی بایۆس، بی پرۆسێسەر، دی هارد دیسک، دی رام. سی چرکەتان هەیە؟ ڕام یا ڕۆم یەکەمە بی برێ هەڵبژاردنمان بیە پرۆسێسەر بی پرۆسێسەر. بزانین وەڵامەکەتان دروستە. زۆر ڕاستە وەڵامەکەتان پرۆسێسەر و دەخاڵیتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ. پۆلیتەکنیکی دهۆک چی کەتەگۆریەک هەڵبژێرن؟ كيف هو لوجيك او بيعملوا والله ورزش ئەگەر ئەوی تو وازي لوجيك بلا لۆژیک بیت بلا لوجيك بلا لۆژیک بی. لۆژیک لۆژیک تەنها بی ماوە کەواتە بی. بله یەک یەک دوو سێ پێنج هەشت سیازدە. بۆشایی کام ژمارە ئەم زنجیرەی سەرەوە تەواو دەکات؟ ئەی هەشت، بی سیازدە، سی بیست و یەک، دی بیست و شەش. سی چرکەتان هەیە؟ ايكو ايك بيا سي ودو بيا بينج پشتینگی سێ زیدە هشتو بينج بيا سيزدا سيزدا وهشت بيتا بيستو ايك بيستو ايك هشت بيستو ايك بيستو ايك هشتو سي هشتو بينج زوو وەڵامێکم بەنێ؟ سي بيستو ايك سی بیست و یەک. بزانین وەڵامەکەتان دروستە یانژی هەڵێ. زۆر ڕاستە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک دەخاڵیتریان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی ئیشک سی خاڵتان هەیە هەوڵبەن خاڵەکانتان بەرز بێتەوە کاتەگۆریەک هەڵبژێرن. ئەو جاریان بە تەکنۆلۆژی بی با تەکنەلۆژی بێ. تەکنەلۆژی تەنها بیماوە کەواتە تەکنەلۆژی بی. چ جۆرە سیستمێکی ژمارەیی لە کۆمپیوتەرێکی نمونەیی 32 بیتی بەکاردێت؟ ئەی دەسیمال، بی هێکسادێسیمال، سی باینەری، دی ئۆکتال. سی چرکەتان هەیە؟ گەر وەڵامەکەتان ڕاست بێت دەخاڵی تر بەدەستێن بۆ زانکۆتان. دێسیمال هێکسادێسیمال وەبزانم دەکاتە 32 زوو ئەی دێسیمال ئەی دەسیمال. بزانین ئێستا وەڵامە ڕاستەکە کامەیە؟ بەداخەوە وەڵامەکەتان هەڵەبوو وەڵامی ڕاست باینەری. کۆی خاڵەکانتان هەر وەک خۆی دەمێنێتەوە. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ بلا کیمیا بیت کیمیا. لە کیمیا ئەی و بی هەیە؟ ئەی بی بلا ئەی بیت ئەی ئەی زۆرترین گاز کە بە هەناسە کێشان دەچێتە ناو سیەکانمانەوە چ گازێکە؟ ئەی ئۆکسیژین، بی نایترۆجین، سی هیلیۆم، دی هایدرۆجین. سی چرکەتان هەیە؟ جاوی دەشخە ڕۆپەتەرانە
زودترين شو غاز مرف بتر تنفس بيت كات كيش نفسي هذا في نيتروجين الجوي ده يعني شرب جتا نفسيات مرف بيها نوت اكسجين نيتروجين جو قال يلك بتر الجوي سياكون ميلوكو ريا لكن افاش خرب بتر الجوي ده معناه کات خەریکە نامێنێ وەڵامێکم منێ بي نيتروجين بی نایترۆژین بس بيجي بزانین وەڵامەکەتان دروستە. وەڵامەکەتان ڕاستە نایترۆجین. بەداخەوە وەڵامەکەتان ڕاستە. هەردەم ئەڵێم کە وەڵامەکە ڕاست بێ ئەڵێم نه من حەزەکەم زۆرترین ئەو غازەی کە هەڵێمژین ئۆکسجین بێ. بەڵام بەداخەوە نییە بەداخەوە بەڵام وەڵامەکەتان سیاکان ڕاستە. ئۆکسجین وەرەگەر لە جیاتی هەمووە ئێمە بێ هەوڵ بین ژینگەکەمان بپارێزین و زیاتر ئۆکسجین اكسجين زياده کۆی زیاتر ئۆکسجین هەڵمژین و کۆی خاڵەکانتان 60 خاڵ. زانکۆی ئیشک چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ بدرين دوام كاتيجوري فيزياء فیزیا. لە فیزیا ئەی و بی هەیە؟ بي بی. کاتێک ڕووناکی لە ناوەندێکەوە بۆ ناوەندێکی دیکە بڕوات دەچەمێتەوە. ئەم دیاردەیە چی پێ دەگوترێت؟ ئەی لادانی ڕووناکی. بی شکاندنەوەی ڕووناکی. سی بەیەک داچوونی ڕووناکی. دی دانەوەی ڕووناکی. سی چرکەتان هەیە بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە. ڕاست ڕوا لەیزەر بەڵام کە بەجێک دەکەوی دەگەڕێتەوە بۆ لای بی I believe B reflection نییە دانەوەی ڕووناکی reflection ئەوشکانە B تأكيدي بي أجر وەڵام بی شکانەوەی ڕووناچی بی شکانەوەی ڕووناکی. کەواتە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ. زانکۆی ئێشک وەڵامەکەتان ڕاستە و دە خاڵتان بەدەست هێنا وە کۆی خاڵەکانتان 40 خاڵ. پۆلیتەکنیکی دهۆک 60 خاڵتان هەیە چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ بلا كيمياء بيت کیمیا. لە کیمیا تەنها بی ماوە کیمیا بی. کامیەک لەمانە بە دەوری ناوکی گەردیلەدا دەسوڕێتەوە؟ ئەی پرۆتۆن. بی نیۆترۆن. سی ئەلکترۆن. دی پۆزیترۆن. سی چرکەتان هەیە؟ ئەم پرسیارەش دەخاڵی لەسرە. الكترونه سي سی ئەلکترۆن. بزانین وەڵامەکەتان دروستە. ئەلکترۆن زۆر ڕاستە و دە خاڵیترتان بەدەست هێنا کۆی خاڵەکانتان 7 خاڵ. زانکۆی ئێشک هەڵبژاردنێ و جارەمان وەرزش وەرزش. لە وەرزش ئەی و بی هەیە؟ بي بی. بەرزی تۆڕی یاری بالە بۆ پیاوان چەند مەترە؟ ئەی 2.34 مەتر. بی 2.43 مەتر. سی 3.42 مەتر. دی 3.24 مەتر. 2.34 2.43 هەمووی بە پۆینتە. ئاگاتان لە کات بێ زیاتر لە 2 مەتر نییە یانەوە زوو وەڵامێکم بەنێ. بیدێ أحمد أي 2.34
ئەی 2.34 بزانین وەڵامەکەتان دروستە. بەداخەوە 2.34 هەڵەیە 2.43 وەڵامە ڕاستەکەیە. نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەست بێنن کۆی خاڵەکانتان 40 خاڵ. پۆلیتەکنیکی دهۆک چ کەتەگۆریەک هەڵەبژێرن؟ فيزياء فیزیا. فيزياء فیزیا تەنها ئەی ماوە کەواتە فیزیا ئەی. زانای بەناوبانگ نیوتن چەند یاسای گشتی بۆ جوڵەی تەنەکان هەیە؟ یاخوددانە ئەی 3 یاسا، B 2 یاسا، C 4 یاسا، D 1 یاسا. سی چرکەتان هەیە؟ سياسة ئەی 3 هلا یاسا. تشركيسي هەل لە چرکەی سی هەمە وەڵامەکەیان وا بە دڵنیایەوە دایەوە. تۆ بڵێ یاسایەکی تریشی دانابێ مە نەزانین. لا هي جولا سوينا ئەگەر لە گۆڕ دەدانا لا جولا بلام لا شتي تر جوايا بلام لا جولا ئێستا ئەزانین. استاذن تمام ڕاستە وتە خاڵی تردان بەدەست هێنا. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک بوون بە خاوەنی 8 خاڵ. زانکۆی ئیشک 40 خاڵتان هەیە؟ بە وریاییەوە کەتەگۆریەک هەڵبژێرن. كاتيجوري تندرستي تەندروستی أيام بي تەندروستی ئەی و بی هەیە. فەرقی نییە. أي ئەم جارە وتیان ئەی. خوێنی مرۆڤ بە ڕێژەی چەند ئاوی تێدایە؟ ئەی لە 180 بۆ 82، B لە 184 بۆ 86، C لە 190 بۆ 92، D لە 194 بۆ 96. سی چرکەتان هەیە؟ ئەوە نییە ئەو دوێ سەرێ نییەش هەندێک لەبەرەوەی لە تێستی سامسۆن کە هەیتی تقریبا 92 تمام. C 90 بۆ 92%. أكيد سی 90 بۆ 92. بزانین زانکۆی عشق وەڵامەکەیان هەڵەیە یاخود ڕاستە. وەڵامەکەتان زۆر ڕاستە و دەخاڵتان بەدەست هێنا بۆ زانکۆکەتان و کۆی خاڵەکانتان 50 خاڵ. هاتینۆ لای ئێوە بزانین چ کەتەگۆریەک هەڵەبژێرن. تندرستي تەندروستی. لە تەندروستی تەنها بی ماوە کەواتە تەندروستی بی. کام لەم خواردنانەی خوارەوە نابێت بدرێت بە مناڵی تەمەن کەمتر لە 1 ساڵ؟ ئەی هەنگوین، B زەردێنەی هێلکە، C ماست، D سێو. سی چرکەتان هەیە؟ گەر وەڵامەکەتان ڕاست بێت دە خاڵی تر بەدەستهێنن بۆ زانکۆکەتان. لا لا مصني ترى من يقول لي بيه هنجوين وبوشتن هنجوين وبوشت من تقول لي بيه هنجوين وبوشت كيف الحنجوين درس ماذا شركة زوو وەڵامێکمان بەنێ. كيش هنجوين وەڵام لازم هنجوينه هنجوين هەنگوین ئەی هەنگوین. زانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ.
پۆلیتەکنیکی دوهۆک وەڵامەکەتان ڕاست بوو خاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 90 خاڵ. لەو کەتەگۆریانەی کە ماون ئەدەبیات مێژوو هونەر وەرزش. وەرزش لە وەرزش تەنها پرسیارێک ماوە ئەی کەواتە ئەی وەرزش. یاری تایکواندۆ لە چەند گێم پێک دێت؟ ئەی یەک گێم، بی دوو گێم، سی سێ گێم، دی چوار گێم. سی چرکەتان هەیە زانکۆی عێشق. ناچە شۆ دەبیستێبی بەڕێم لە بەروەی جارێک دەکەن بەرامبەر یەک دەکەون بیدە سی سێ گەم. سی سێ گێم. زانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ. سێ گێم وەڵامی ڕاستە. زانکۆی عێشق 10 خاڵتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 60 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی دوهۆک 90 خاڵتان هەیە. لەو کەتەگۆریانی کە ماوە ئەدەبیات مێژوو هونەر کامە هەڵدەبژێر؟ مێژووە. مێژوو لە مێژوو تەنها بی ماوە کەواتە بی. کام سەرکردەی مەغۆلەکان شاری بەغدادی لە ساڵی 1258 زاینی داگیر کرد؟ ئەی تەموچین، بی تۆغای، سی هۆلاکۆ، دی جەنگیز خان. سی چرکەتان هەیە؟ زی ئەوەندی مشکەسە هەردووکە هەی ئەس بێژم هولاکو جەنگی هولاکو هات بەغدا کرد و هات بۆ عێراقی جەنگیز خان هەتا مسڕێ و عەردە هات بۆ هەرێمی هولاکو مشکەسە هولاکوی هەی تدا هولاکو سی هولاکو. سی هۆلاکۆ. زانین سی هۆلاکۆ وەڵامێکی هەڵەیە یاخود دروست؟ وەڵامەکەتان دروستە و 10 خاڵتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 100 خاڵ. زانکۆی عێشق 60 خاڵتان هەیە. دوو کاتەگۆریش ماوە. چ کاتەگۆری هەڵەبژێرن؟ کاتگۆری هونەر. هونەر. ئەیبی لە هونەر ئەی و بی هەیە؟ ئەی کام لەم ناودارانە مۆسیقاژەن بوو؟ ئەی شێکسپیر، بی هایدگەر، سی شۆپێن، دی ڤیکتۆر هۆگۆ. سی چرکەتان هەیە؟ تأكيدي 90% Like some snipers. نایناسنا ئەوەی ناناسم ئەو دوێنینە سی شۆپن سی شۆپێن. زانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ. زۆر ڕاستە شۆپێن میوزیکژەن بوو و 10 خاڵتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 70 خاڵ. پۆلیتەکنیکی دهۆک ئەدەبیات هونەر. هونەر وەک دەزانن لە هونەر ئێستا پرسیارێک ڕۆی تەنها پرسیار ماوە بی کەواتە هونەر بی. چەند جۆرە کلیلی موزیک هەیە کە نۆتەکانی لەسەر دەنووسرێتەوە؟
A 2 جۆر B 3 جۆر C 4 جۆر D 5 جۆر سی چرکەتان هەیە انا ظننت سين زينة مش كوبي بيجن ياسي إيش مزيان زينة نه اشتومای ما 15 شرکت مو چونکە دۆی من خۆ گیتاری وەژی هەمیوە کلیلەکان کلیل ئەگاتان لە کات بێ زوو وەڵامێکم منێ سێ کەواتە بیت B 3 جۆر کەواتە بزانین وەڵامێکی هەڵەیە یاخود ڕاستە سێ جۆر وەڵامێکی ڕاستە و دەخەڵتان بەدەست هێنا زۆر دڵخۆشن لەبەر ئەوەی کە کۆی خاڵەکانتان 110 خاڵ زانکۆی عێشق دو هەڵبژاردن لە کەتەگۆریەکان تەنها ئەدەبیات ماوە کەواتە ئەدەبیات أيام بي أي لێرە ئەتوان هەڵبژێرن ئەی ئەی کام لەم بەرهەمانەی خوارەوە سەر بەریالیزمی سحری نییە ئەی 100 ساڵ تەنیایی B مێژووی جیهانی بێئابڕوویی C بۆن D تاوان و سزا سی چرکەتان هەیە ئەستا نازانم سەحری کامەیە وەک ئینگلیزی نازانم چییە؟ ماجد ساڵ بەتەنی ساڵ تەنیایی ژیانێکە مێژوویانی بێ ئابڕۆی ریالیزمی سحری پرسیارێکی ئاسان نییە ئاگاشتان لە کات بێ هیچ چێتە ئەمۆس دەرە ئەمن لەو دوێ بەڕای من چ دەرێکتەوە بۆن سەحری زوو وەڵامێکم بنێ ژوو کاتان خەریکە نامێنێ وەڵام جیهانی بێئابڕووی وەڵام بی B مێژوو جیهانی مێژووی جیهانی بێئابڕوویی تاوان و سزا بزانین زانکۆی عێشق وەڵامەکەیان هەڵەیە یاخود ڕاستە بەداخەوە شانستان نەهێنا و تاوان و سزا وەڵام ڕاستەکەیە نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەست بێنن بەڵام کۆی خاڵەکانتان 7 خاڵە ئەدەبیات بس اگر بلا لەوە أدبيات بێت باشترە بە ئەدەبیات بلا بێ دەبیات با ئەدەبیات لە ئەدەبیات چیتان بلا بیبی. ئەوێت بلا بیبی. بلا بیبی کام لەم بەرهەمانە لە نووسینی گۆنتەر گراسە ئەی کوێری B تەپلی تەنەکە C چیرۆکی شارێک D ژنێک سی چرکاتان هەیە گەر وەڵامەکەتان ڕاست بێت 10 خاڵی تر بەدەست دێنن خدای جماعتك بعد چیرۆکیش کەش چیرۆکی شۆڕی ايش بس فين متأكدين بس چیرۆکۆ شۆڕێکی لا شركة بس سی چیرۆکی شارێک C چیرۆکی شارێک زانکۆی پۆلیتەکنیکی زانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ بەداخەوە زانکۆی ئەم جارە شانستان نەهێنا و تەپلی تەنەکە وەڵامە ڕاستەکەیە خۆشەویستانم بەم شێوەیە ئێمە بینیمان هەردوو زانکۆی بەشدار قۆناغی یەکەمیان چۆن بەڕێ کرد وە کۆی خاڵەکانیان زانکۆی عێشق 7 خاڵ زانکۆی پۆلیتەکنیکی دوهۆک 110 خاڵ بەڕێزان و خۆشەویستانم قۆناغێک ماوە لەم قۆناغەدا کە کۆتا قۆناغە زانکۆکان دەتوانن خاڵی زیاتر بەدەست بێنن ئەگەر ئێوە لەگەڵمان بمێننەوە دوای ئەم ناوبڕە دەینەوە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تا کەسی
زانیاریمان لەسەر جوگرافیا باش بوو. خۆشبەختانە سوالەکەمان بەڕاستی جواب داوە. کاتەگۆری تەکنۆلۆژیامان هەڵبژار بە گروپ و لە کۆتای وەڵامەکەمان هەر بە گروپ بوو خۆشحاڵیش وەڵامەکەەوە ڕاست دەچوو. کاتێک زۆربەی کاتگۆری سەرچەکان ڕۆشتن هەندێک کاتگوری دیارەکانەوە کە وەکو تیم تایە باش بوون نوێژ وەکو تیم تایە باش بوون و وەڵامەکەمان ڕاست بوو. سوالەکەمان دەرچوو لەسەر شەقلاوێ و هەرچەندە من و ئەحمەد هەردووکمان خەڵکی شەقلاوەین بەڵام سوالەکەمان غەڵەت کرد. ژبەرکومە بایۆلۆژیمە هەڵبژارد حکمەوێ چەندێم هەر چۆر بەشدار بووی ئەم بەشی زانستیمە خلاص کرد بوو خۆشبەختانەمە جواب دەست داژی. ژبەر کە ئەم زیرەک بوون بەوارێ لۆجیکدا مە هەڵبژارد و بەرسەبامە درست دەرکرد. بە هەندێک کیمی هەڵبژاردەوە چونکی ئەم هەمیش رازم بود بۆرە کیمیایدا و ئەم پشتۆز بکە جۆرە گۆجاکیان وی کاتگۆری هەڵبژێ نەبێت جواب داینەوە و خۆشبەختی بەمە جواب دانەوە. ما پرسیارە لۆجیک هەڵبژارد چونکە شتێکی فکری بی پشتی کومە هەڵبژاردیش مە بەکریە دیتەی پرسیار مەدمە بینە خۆدا ڕاوێش کرد نەتیجە درست مار هەڵبژارد. بیرکاری درست، لۆجیک درست، بایۆلۆژی درست، کیمیا درست، کیمیا درست، فیزیا درست، هۆنەر درست، ئەدەبیات نەدرست. خۆشەویستان دووبارە سڵاو هاتینە کۆتا قۆناغی بەرنامەکەمان قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تا کەسی. پێشوەی دەست پێ بکەین حەزەکەم خاڵەکانتان بەبیر بێنمەوە. زانکۆی عێشق 7 خاڵ، زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک 110 خاڵ. بەڕێزانم لەم قۆناغەش 2-2 دێنە لای من ڕوبەڕووی یەک دەبنەوە. هەردوو قوتابیەک 3 پرسیاری لێ دەکرێت هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە. بەڵام پێشووی دەست پێ بکەین حەزەکەم بە ئێوە بڵێم کە زانکۆی عێشق گۆڕانکاریشی کردووە لە بینی لە نێوان بەشداربووەکانی خۆی. با پێکەوە بزانین ئەو گۆڕانکاریان چییە؟ گۆڕانکاریەکانی زانکۆی عێشق کەیوان محسین پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ محەممەد سەردار. محەممەد سەردار تامان 22 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی تەکنۆلۆژیای زانیاری، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە بەڕێوەبەری کۆمپانیا. محەممەد بەخێر هاتی. سپاس. خۆشەویستانم ئێستا دەست پێ دەکەین لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک عیماد. عیماد فەرموو بۆ ئێرە. لە زانکۆی عێشق هەژار. بەخێر بێ هەژار. خۆتان ئامادەکەن 3 پرسیار بۆ ئێوە هەیە هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە. پرسیاری یەکەم بۆ ئێوە بخوێنن چونکە خوێندن بۆ دیفاعی تیغی دوژمنان هەمووان و زەمانێ عینی قەلغان و سوپەرتانە. شعری کام شاعرە؟ 10 چرکەتان هەیە. بخوێنن چونکە خوێندن بۆ دیفاعی تیغی دوژمنان هەمووان و زانکۆی عێشق. وابزانم پیرەمێرد. پیرەمێرد هەڵەیە. عیماد تۆزانی یەک وەڵام بەرێ. بەڵێ بەتاکیت کێ؟ زوو کات جەگەر خوێن. جەگەر خوێن. جگەر خوێن. وەڵامەکەی تۆش هەڵەیە. وەڵامی ڕاست ئەحمەد موختار جاف. دووەم پرسیار چ وێنە کێشێک گوێچکەی خۆی بڕی و پێشکەشی خۆشەویستەکەی کرد؟ زۆر بەناوبانگە ئەو وێنە کێشە. کوردە؟ ناتوانمەوە بڵێم. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک نازانم تەواو فریان نەکەوتی ئەوە زووتر کەسێک بوو. کەسێک بوو بەڵام کاتێ نەما زووتر ئەبوایە. تۆ ئەڵەی کێ بوو بۆ لەو حساب ناکرێت. بلا دەبێژم بلا درستە. چییە کێ بوو؟ ناتوو بێژاکەرا بوو دی بژمەدە درستە. تەمام من دەبێژم ڤانکوخ. ناخێراو نابوو. 3 پرسیار بۆ ئێوە. لە ئەفسانەی کۆنی یۆنانیدا خواوەندی شەڕ ناوی چی بوو؟ خواوەندی شەڕ یۆنانی؟ یۆنانی. گەر دەیزانن پێشەوەی کاتتان کۆتایی بێ دەست بنێن بە بۆتۆن. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک ئەخناتۆن. ئەخناتۆن. وەڵامەکەت هەڵەیە. زانکۆی عێشق هەژار تۆ دەزانی؟ نەخێر. هەژاریش نازانێ.
ئارێس وەڵامە ڕاستەکەیە. زۆر سوپاسانەکەین چنەوە شوێنی خۆتان. لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک ئومێد. ئومێد بەخێر بێ بۆ ئێرە. لە زانکۆی عشق ئەحمەد بەخێر بێن. دەستان بخەنە سەر بۆتۆنەکان. ئامادە بن. سێ پرسیاریش بە هەمان شێوە بۆ ئێوە. پرسیاری یەکەم بۆ ئێوە. کام گیان لەبەر سێ دڵی هەیە؟ زانکۆی عشق. ئەختەبوت بە ئەختەبوت بە کوردی هەشت پێ. هەشت پێ. هەشت پێ. ئەختەبوت هەشت پێ. ڕاستە. پێنج خاڵتان بەدەست هێنا. ئەختەپۆسیشی پێڵێن. ئەختەبوت هەشت پێ هەیە سێ دڵی هەیە. ئۆکەی. پرسیاری دۆم بۆ ئێوە. بەنداوی بێخمە کە هێشتا تەواو نەکراوە دەکەوێتە کام پارێزگای باشووری کوردستان؟ زانکۆی عشق. هەڵەبجە. هەڵەبجە. وەڵامەکەت هەڵەیە. ئومێد تۆ زانی؟ نازانم. ئومێدیش نازانێ. هەولێر دەدوانە بڵێ. هەولێر؟ هەولێر بێ. هەولێر. ڕاستە. زۆر دڵنیانە بووی بەڵام پێنج خاڵت بەدەست هێنا بۆ زانکۆکەت. کۆتا پرسیار بۆیەوە ئاگادار بن. چەند جار وڵاتی بەرازیل بووە براوەی جامی جیهانی تۆپی پێ؟ زانکۆی عشق. پێنج جار. زۆر ڕاستە. پێنج خاڵی تریشت بەدەست هێنا بۆ زانکۆکەت. دەستان خۆش بێ بچنەوە شوێنی خۆتان. لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک دەخیل. دەخیل بەخێر بێت. و لە زانکۆی عشق سۆما. هەردوو وڵاتان بەخێر بێن و دەست خەنە سەر بۆتۆنەکان و وریا بن. سێ پرسیارم هەیە بۆ ئێوە. یەکەم پرسیار بۆ ئێوە. گەورەترین ویلایەتی ئەمریکا لە ڕووی ڕووبەرەوە کامەیە؟ زانکۆی پۆلیتەکنیک. ئالاسکا. ئالاسکا. زۆر ڕاستە. پێنج خاڵتان بەدەست هێنا. دووهەم پرسیار. یاریەکانی ئۆلۆمپی لەکوێ سەری هەڵدا؟ زانکۆی دهۆک. لە یۆنان. لە یۆنان. شارەکە کوێیە؟ نازانی؟ بڵێم. ئۆلمپیاکۆس. ئۆلۆمپیا. ئۆلمپیاکۆس. ئۆلۆمپیا. شتیش ئەوەیە. ئۆلمپیا. ئۆلۆمپیا. ڕاستە. سۆما تۆ دزانی؟ ئەثین؟ لە ئەثین. نا لە ئەثینا نییە. لە ئۆلۆمپیایە لە یۆنان. کۆتا پرسیار. کام باڵندە تاکە باڵندەی هێلکە ناکات بەڵکو دەزێ و وەچە دەخاتەوە؟ مچە دەخاتەوە. دەزێ و وەچە دەخاتەوە. خەفاش. خەفاش. مێروونک یانی. خەفاش. ئەم شنگالی دێژن مێروونک. بێژن بە شنگالی ساد بێژن. خەفاش. یعنی شەمشەمە کوێرە. زۆر ڕاستە. وەڵامە پێی دەڵێن شەمشەمە کوێرە. زۆر ڕاستە و دەستا خۆش بێ بچنەوە شوێنەکانی خۆتان. لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک ئەیوب و کەیوان لە زانکۆی عشق. هەردوو وڵاتان بەخێر بێن. بە هەمان شێوە سێ پرسیار بۆ ئێوە هەیە. دەستان بخەنە سەر بۆتۆنەکان خۆتان ئامادەگەن و پرسیار یەکەم بۆ ئێوە. کام وڵات زۆرترین ڕێژەی گڕکانی تێدا ڕوو دەدات؟ زانکۆی دهۆک. ئیتالیا. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک دەڵێ ئیتالیا. وەڵام هەڵێ. زانکۆی عشق محەممەد. کەنەدا. کەنەدا. ئیتالیا. کەنەداش هەڵەیە. وەڵامە ڕاستەکە ئەندۆنێسیا. پرسیاری دووەم بۆ هەردووکتان وریابن و ئاگادار بن. لە کام مانگی ساڵدا خۆر نزیکترینە لە زەویەوە؟
لە کام مانگی ساڵدا خۆر نزیکترینە لە زەویەوە تەموز مانج تەموز دەستنێ بە بۆتۆنەکە تەموز. زانکۆی عشق مانگی تەموز هەڵەیە پۆلیتەکنیک طباخ آب ئاب هەڵەیە وەڵامە ڕاستەکە کانونی دووەم دنیا چەند ساڵدا کۆتا وەڵام لە زستانایە مەراکێشەکە دنیا ساڵدا نزیک کۆتا پرسیار بۆ ئێوە کۆتا پێنج خاڵ وریا بن و خۆتان ئامادەکەم پرسیارەکە دەڵێ چی شاعرێک داستانی مەموزینی نووسیوە زانکۆی عشق ئەحمەدی خان ئەحمەدی خانی زۆر ڕاستە و کۆتا پێنج خاڵ بۆ زانکۆی عشق بوو فەرمونون شنۆشێنی خۆتان زۆر سپاس بۆ هەموو لایەکتان خۆشەویستانم وەک بینیتان بەم شێوەیە پێش بڕکێکە بە کۆتا هات و کۆی خاڵەکان زانکۆی عشق 85 خاڵ زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک 130 خاڵ خۆشەویستانم زانکۆی پۆلیتەکنیک دهۆک لەگەڵمان دەمێنێتەوە لە قۆناغێکی تر ڕوبەڕووی زانکۆی تر دەبێتەوە زانکۆی عشق بەداخۆ بەجێمان دێڵێ بەڵام ساڵی داهاتوو بە گڕوتینێکی گەرمترەوە بێنە بەشدار بن لە بەرنامەکەمانە بەشکم لە ساڵی داهاتوو ئەنجامێکی باش بەدەست بێن خۆشەویستانم تا بەرنامەیەکی تر هەر شاد بن لەبەرەوە سەرنەکەوتین سترێسێکی زۆرمان لەسەر بوو میتێرمەوانەمان هەبوو بەڵام گروپەکەی تریش زۆر باش بوو هەموو یاریک وایە تیمی سەرکەوتو هەیە تیمی سەرنەکەوتو هەیە شتێکی ناخۆش بوو کە ئێمە نەمان بردەوە بەڵام ئەوانش مستحقین کە بردیانەوە سروشت یاریکردنیش وایە یەکێکە باتەوە یەکێکە دۆڕێ بەڵام لەگەڵ ئەوەش چاو لە ئاسۆ دڵ پڕ لە هیوان هیواداری لە ساڵی داهاتوانەی کە لە دوای ئەمێن بتوان سەرکەوتن دەست بێنن بێگومان ئەم جۆرە بەرنامانش بەختیاوەر جاری وایە بەختیاوەر دەبێت جاری ڕێژەیە بەختیاوەر ناوێ ئێمە هیوا سەرکەوتن بۆ زانکۆی بەرامبەر خوازین هەلبەتە پێخۆشحاڵ بوون بێ سەرکەوتنە هەنێ ئەم گەلێک دڵخۆشن کە قۆناغایەکی ئێمە دەرباز کرد سەرکەفتنەکە مازن مەبدەست خوڤایینە بۆ ئینشاڵە داهاتۆ فیناڵەری چین و دەسەرکەوت لە دەست خۆفینی پێ خۆشحاڵ بووم ئەبروکە قوتابیت بە سەرکەفتنەکەش هەژی تۆمار کرد